بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان کاتی دابەشکردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێم دیارنیە و حکوومەتی هەرێمیش پابەندی بەڵێنەکەی بۆ دابەشکردنی موچە لە کاتی خۆیدا لە سەرەتای ئەم ساڵەوە بەرپرسانی حکوومەتی هەرێم تاگلایانە موچەی فەرمانبەرانیان کەم کردەوە و بۆ نیوە و بەڵێنیاندا لە کاتی خۆیدا موچە دابەشکن بەڵام بەڵێنەکەیان شکات لە ئێستاشدا بەوەی دۆخی سیاسی هەرێمدا مەترسی هەیە موچەی فەرمانبەران بکرێتە کارتێکی سیاسی لا ڕوونکردنەوەیکیشدا وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕەتی دەکاتەوە پارتی دموکراتی کوردستان ڕێگر بێت لە پێدانی موچەی مانگی نیسان بەبێ هۆکاری دواکەوتنی موچە و کاتی پێدانی ڕۆم بکاتەوە بە میوانداری بەڕێز دکتۆر عەزەت سابیر سەرۆکی لیژنەی دارایی و کاروباری ئابووری پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ کاک دکتۆر تاوتوێی ئەم پرسە دەکەین. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کاکتۆر دۆ سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەین کەناڵی پێیان بۆ بینەرانی کەناڵی پێیان سپاس دەکەین کاتۆگە سەرەتا لەو بپرسین هۆکاری بەردەوامی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەتی هۆکارەکەی بە گوتەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێتەوە داهاتی دەستمان دەکەوێت بەشی خەرجی ناکات لەگەڵ ئەوەی کە بەڕاستی من ناوی نانێم نیوە موچە ناوێنێم ڕوبع موچە چکە دوو جۆر فەرمانبەر و موچە خۆر هەن بەشێکیان موچیان لێبڕین و پاشەکەوتی تێدانێ و بەشێک کە لێ پڕێ بە تێکراوەری لە نیوە زۆر زیاترە یعنی نیوە ڕوبعێک ڕوبع و نیوەک موچە درێت شتێکی لەو بابەتە درێت تەفسیرەکەیانەوەیە کە نرخی نەوت هەرزا بۆ و داهاتی لە نەوت دەستیان دەکەوێت بەشی خەرجیەکانی حکوومەتی هەرێم ناکات لە کاتێکە کە بڕیاریاندا پاشەکەوت لە موچەی فەرمانبەرە بکەن ئێستا بەنزیکەی نیوەی موچەی جارانەدەن نیوەی موچی جارانەدەن بەرهەمینەوت ڕۆژ لە دوای ڕۆژ هەناردەکردنی زیادەکە کەم ناکە نرخی بەرمیلێنەوت لە بازاڕی جیهانی ئیستا دوو ئەوەندەی دوو مانگ پێژێستی سێ مانگ پێژێستی لە مانگی یەکە مانگی یەک بۆ دوو بەرمیلێنەوت نزیک بۆ لە 25 بۆ 26 دلار ستەوە نزیکە بێتەوە لە 50 دلار سیرەکە ئەمەیە لە مانگی سێدا
10 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە لە مانگی چواردا گەشتۆتە 14 ملیۆن یعنی نەوت هەناردە بۆ بە ئەوەندە و نیوێک لە مانگی سێدا بە تێکرا 33 دلار بووە نرخی بەرمیلێ نەوت لە مانگی چواردا 43 دلار بوو 10 دلار زیادی کردو بە تێکرا کەچی سێرەکەی و داهاتی لە نەوتی مانگی سێ عەلانی مانگی چواری عەلانی کرد و حکوومەتی هێرەم ناکە بەنزیکەی کاتە نیوەی ئەوەی مانگی پێشووتر بە هەر پێوەرێک بە هەر حاسیبەیەک بە هەر یاسایەکی بیرکاری زەربی دەکەی ناکاتەوە بۆیە تەبریری حکوومەت ئەوەیە ئەم قەیرانە سەرچاوەکەی لەوە گرتووە بەشێکی زۆری داهاتمان لە نەوتەکەش نرخی هەرزان بووە ناتوانین خەرجەکانی پێدا بینکەین بەڵام پرۆسەی نەوت پرۆسی دارایی لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ناشەفافە یعنی من هەفتەیەک ڕۆژ پێش ئێستا دراسەیەکم کرد بۆم دەرکەوت کە بە تێکرا لە مانگی چواردا نرخی بەرمیلێ نەوتی برنت لە بازاڕی گیانیدا 43 دلار بە ئەم حکوومەتی هەرێمایەتی بە 26 دلار حکوومەتی عێراق بەو هەموو گەندەڵی خۆیەوە لە ئێمە خراپتر نەبێ باشتر نییە دارەتی بە 33 دلار ئەمە پێوەتری هەرزان فرۆش و تاڵان فرۆش یەک مەسئولی ئەم حکوومەتی هەرێمە تا ئێستا وەڵام ناداتەوە ڕوونی ناکاتەوە بۆ خەڵکی کوردستان بۆ بە هەرزانەی فرۆشی یعنی چۆن پێ دوایە کەمە تاڵان کراوە ئەم جارە شێڵێمەوە پێکهاتەی نەوتی کوردستان بە تایبەتی و عێراق بەگشتی لەسەر بنەمای نەوتی برنت چەند جۆرێک نەوتەیە لە عالەما نەوتی برنتی بەریتانی نەوتی تێکساسی ئەمریکی نەوتی ئۆپێک دەوڵەتانی هەناردەکاری نەوت کە بە تایبەتی زۆرینیان دەوڵەتی خلیجن سێ جۆر نەوت هەیە سێ نرخی جیاوازیان هەیە ئەم نەوتی کوردستان و عێراق نزیکە لە نەوتی برنتەوە بەڵێ دەڵێن نەوتی کوردستان و عێراق کوالیتیەکەی دائیمەن بۆی هەیە 5 دلار کەمتر بێ لە نەوتی برنت سەرسەر و سەرچاومان نەوتی برنت لە مانگی چوارە بە تێکڕا پەیج و سایت و هەرچی زانیاری هەیە کۆم کردوێتەوە بۆم دەرکەوتەوە بە تێکڕا نرخی بەرمیلێ نەوتی برنت لە مانگی چوارە 43 دلار بوو و 5 دلار کەمتریشی لێ کرد ئەمێنێتەوە 38 قوربان هەشتەکەشی با بڕۆ ئەمێنێتەوە 30 ناکرێ هەرێمی کوردستان تۆ بەرمیلێ نەوت بە کەمتر لە 30 دلار بفرۆشی ئێکە کۆی دەکەیەوە 14 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە کۆی داهاتەکەی دەکاتە 376 ملیۆن دلار 50 ملیۆن دلاری لێدەدا بە کۆمپانیاکان کە نەوتیان دەرکردووە پاریان مەسرف کردووە بێ بیان دەیتەوە قوربان ئەمێنێتەوە 326 ملیۆن دلاری بانکی کوردستانی نێودەوڵەتی با بۆ خۆی لە نەتیجەی ئەوەی کە دینارە گۆڕێتەوە بە دۆلار ببورە دۆلارە گۆڕێتەوە بە دینار تا ئەگاتە دەستی فەرمانبەر هیچی نامێنێت بۆیە بەندە کە لە پەرلەمانم هاوڵاتیەکی سادە لەم هەرێمی کوردستانەیە تووشی ڕەشبینیە بێ خەریکە تووشی ڕەش زۆر یعنی بە درێژایی تەمەنم گەشتبین بووم بەڵام کە ئەم شتانە دەبینیت بەرەو ڕەشبینیە ڕێ یعنی تۆ وەرە لە بازاری گیانی بەرمیلێ نەوت بە 43 دلار بێت تا ئەگاتە دەستی هاوڵاتی فەرمانبەری ئەم هەرێمی کوردستانە 20 دلاری نەمێنێتەوە تاوان بە 26 داوە لێشەوە 50 ملیۆن دلاری داوە بە کۆمپانیاکان ئەوەشی لێ دەرکامێنێتەوە بەرمیلێ نەوت 20 دلاری بۆ نەماوەتەوە حکوومەتی هەرێم باشە پارەکەی بانکی کوردستانی نێودەوڵەتیشی لێ دەرکە هیچی نامێنێت بەڵام بۆچی پارەی نەوت بۆ بانکی کوردستانی نێودەوڵەتی ئەمە جێ خۆیەتی هەڵوەستەی لەسەر بکە بەڵام هیوادارم کاتم بیتێ وەکو تریش لە دنیادا ڕووی نەداوە پارە و داهاتی وڵات لە بانکی ئەهلی دابنی عەکسەکەی ڕاستە بانکە ئەهلیەکان لە دنیادا یەدەگی دراوی خۆیانە بەن لە بانکی حکوومەتی دایانێن لە بانکی ناوەندی دایانێن بۆی نەدزرێ بۆ ئەوەی پارێزگاری لە ڕەسیدی بانکەکەیان کە عەکسەکەی ڕاست نییە پارە و داهات لەو بانکە دابنێ بۆی هەچی لە هیچ شوێنێکی لە هیچ شوێنێکی دنیادا بە یاسای بانکی ڕووی نەداوە پارە و داهاتی حکومەت لە بانکی ئەهلی دابنی ئەمەی کە سەر لە حکوومەتی هەرێمە گوزەرێ داهاتەکەی خۆشاوی نەوت هەموو پرۆسەکە هەمووی ئەچێتە بانکی کوردستانی نێودەوڵەتی کە بانکێکی ئەهلیە قازانجەکەی بۆ ئەوانە ئەوان خاوەنی پاران ئەوان خاوەنی
کردنەوەی چەک بەکاشن ئەوان یعنی تەسەوەرکە لەو ڕۆژانەیە خەستەخانەی هیوا کە خەستەخانەیە کە چارەسەری نەخۆشی سەرەتان و ئەو کەسانەیەکە کە نەخۆشی خراپیان ژێر پەنجیانێ داوایان کردو حسابەکەیان ببرێتە بانکی کوردستانی نێودەوڵەتی لە من بپرسە بۆ لەبەرەوەی لە بانقی حکومی کە لە گومرگەکانەوە جگەرە دێتە کوردستانەوە لە 105 باجی سەرەوە جگەریە بێ بدرێت بە نەخۆشی ژێرپەنجە ئەم پارەیە بن لە بانقی حکومەتە دانێن حکومەتە چێخ پارەی نەخۆشی ژێرپەنجە ئەبات و خەرجیەکات و بە بێوەی پرس بە وەزارەتی تەندروستی بە نەخۆشخانەی هیوا پارەکەی بردووە یعنی حکومەت خۆی بانکەکانی حکومەتی بێسیقە کردووە لە بەرامبەر خەڵکی کوردستان لە بەرامبەر دام و دەستگاکانی کوردستان بۆ ئەوەی هەموو خەڵک هەموو دەستگاکان هەموو وەزارەتەکان هەموو سندیکاکان هەموو مؤسساتەکان ناچار بکە بچن حساباتی خۆیان بەرن بۆ بانکی کوردستانی نێودەوڵەتی تخوا ئەمە ڕەوایە حکومەت جارە شڵێمەوە بەدەستی خۆی یعنی چەندین ملیۆن دۆلار حسابی خەستەخانەی هیوا کە خەستەخانەی نەخۆشی ژێرپەنجەیە کە پێویست کە نابێ عیلاجی لێ ببڕێ دەرمانی لێ ببڕێ دەرزی لێ ببڕێ باشە مانگانە لە داهاتی جگەرە لە گومرگەکان لە 105 داهاتی گومرگی جگەرە ئەبێ تەرخان کرێمە بە یاسا لە پەرلەمان چەسپێنراوە تەرخان بکرێت بۆ نەخۆشی ژێرپەنجە پارەکە بازرگان کە جگەرایەنێ لە 105کدا بە گومرگەکان گومرگەی با لە بانقدایەنێ خاتە سەر حسابی نەخۆشخانەی هیوا بەیانی نەخۆشخانەی هیوا ئەچێ بۆ بانقڵێ ئەو پارەیەم بەری ئەچم دەرزی پێکڕم بۆ نەخۆشی ژێرپەنجە هەڵێ وەڵات نەماوە بۆ بردێ وەڵا سەرف کراوە ناچاری ئەکا خەستخانەی هیوا بچێ لە بانکی کوردستانی نێودەوڵەتی حساب بکات ئەمە من پێتەڵێم نمونەیەکە بۆ هەمووانیت کەواتە حەچی پارەی کوردستانە لەو بانقەیە ئەو بانقەی کێ کەرتی تایبەتە کەرتی تایبەت منی پەرلەمانتار تۆ ینی براچون نەکردو کە دیاری کراوی لایەنێکی ناوی خاوەنەکەی دەزانم بەڵام مەبەستم دەزانی چۆنەوە شخصیەتی معنەویە زۆر باشە ئایا بانکێکی سەربەخۆیە یاخود سەر بەلایەنە سیاسی منی پەرلەمانتار ناتوانم هینیکەم ناتوانم بڵێم هی حیزبێک لە حیزبەکان بەڵامەوە لە زەماتی مجتەماعی مەدەنی میدیا کەسانی تر باوێنە بکەن چکە پەرلەمانتار کە قسەی کرێبێ دقیق بێ لە قسەکەیە بەڵام تۆ زانێت نی کە بانکێک خاوەنی کێ و دقیق نیت با خاوەنی بانکەکە ناوی کاک شێخ سالارە کەسێکی بەڕێزی ئەم هەرێمێ زۆر باشە کێ لە پشتێوێتیەوە با خەڵکی کوردستان یا میدیا یا خەڵکانی ترینی زۆر باش سەبار بەوەی کە قازانجی بانکی کوردستان لە پرۆسەی نەوت چەندە ئەم مانگە داهاتی نەوتی کوردستان لە نەوت 376 ملیۆن دۆلار بوو کە کەمترین داهاتی نەوتە بە بەراورد بە زوربەی مانگەکانی ئەو دوو ساڵەی ئەم دوو ساڵە کە تایدا حکوومەت یێرێم خۆی نەوتیان نادەکردووە لەو 376 بە نزیکەی 34 ملیۆن دۆلار قازانجی ئەو بوو 34 ملیۆن 34 دابەشی 376 کە دەکاتە لە 100 سەرجەم داهاتی نەوتی کوردستان بۆ بانقە بوو دەکاتە لە سەدا چەندی موچەی فەرمانبەراوی کە لە 100 هەموو داهاتی نەوتی کوردستان لە مانگێک بەڵێ ئەو لە 100 دەکات چەندی موچەی فەرمانبەرە ئەو 34 ملیۆنە ئەتوانی موچەی سەرجەم خاوەن پێداویستیە تایبەتیەکانی پێ بدەیت لەو ڕۆژە وەریان نەگرتووە تا ئێستا بەڵام هەوکاری چێکە بەڕێزوتر لە هیچ وڵاتێکە پارەی حکوومەت لە بانقی ئەهلینی بەڵام لە کوردستان لە بانقی هەلیە ئەم جارش بۆ ڕوونەکەمەوە لە دنیادا سیستەمی بانکی کارتی تایبەتیش بێ و کارتی حکوومەتیش بێت دەوڵەت مشریفە بەسەرەوە دەوڵەت سەرپەرشتی دەکات ئەگەر بانکەکە پارەی ناو بانکەکە پارەی وەزارەتی دارایی حکوومەتەکەی خۆی بوو بۆ بانقاوت لێ بانقی حکومی ئەگەر بانکەکە کەسێکی معنەوی ئیجازەی وەرگرتبوو لە بانکی ناوەندیەوە و یەدەگی دانابوو لەوێ و بەشێکی تری وەکو سەرمایە دانابوو لە بانکەکەیە وەکو بانکێکی بازرگانی
بۆ کڕین و فرۆشتنی ئەسوم و سەنەدات بۆ پێدانی قەرز بۆی کە پێویستی پێێتی بۆ هەڵگرتنی زیادەی پاشەکەوتی ئەو خەڵکی کە پارەکەی هێوەیە لە بانقا دابنێ بۆ ئەوترێ بانکی ئەهلی قەدڕوو نادا داهاتی وڵاتت بخەیتە بانکی ئەهلی ئێ باشەوە بەیانی ئەو کابرایە حەچی داهاتی نەوتی کوردستانە بردی و ڕۆی کێ قەرەبوویەکە ئەوە تەجروبەمانەیە 2 ساڵ پێش یەسێکێک لە بانقەکانی سلێمانی بانقی ئەهلی بوو بەدەیان ملیۆن دۆلاری خەڵکی ئەم سلێمانی برد و ڕۆی و ئیسەش بانقەکە کراوەیە بەڵامەڵێ نیمە بتانەمەوە حکوومەت یارێم ناچێتە ژێری ئەوە لە 2 مانگی ڕابردوو یەکێک لە گەورەترین بانکەکانی سلێمانی تووشی خەریکە نزیکە بێتەوە لە ئیفلاسەوە حکوومەت یارێم ناچێتە ژێری تۆ بانقێکی ئەهلیە پارەی خەڵکی لێدانراوە با بڵین بە هەر شێوەیەک لە شێوەکان خاوەن بانکە ئەهلیەکە پارەکەی بردووە ڕۆشتووە بە هەر شێوەیەک لە دنیادا بانکی ئەهلیش ئیفلاس بکە ئەبێ حکوومەت چ قەرەبووی بکاتەوە چکە بۆ ئەوە حکوومەتە ئیجازەی داوە بۆ بانک جا چ جایەوەی تۆ بتوانیت یاخۆ تۆ بڕیار بدەی هەموو داهاتی حکوومەتەکەت بخەیتەوە بانقەوە نەداوە و ناژبێ بکرێت زۆر باش ئەگەر باز لەوە بکەین بۆچی حکوومەت پابندی بەڵێنەکەی نەبوو بۆی کە موچەی فەرمانبەران ئەو نی موچێ بەڕز ناو ڕوبعی موچە لە کاتی خۆیدا بدرێت ئێستا داهاتی نەوتی کوردستان زۆر زیادی نەکردووە کە بەشت بەڵێنێدا پێراسچوونەوەش بکەن با وەڵا ئەمە ژینێکی ئەمە پاشخانەکەیتان بۆ باسکە نۆمانگ پێش ئێستا بەندەوتم داهاتینەوە دۆخراپی بەکار دەهێنێن ئەگەر ناتوانن موچەی لێبن دنیا بنیان هێنایە خوار حکوومەت یێرە ماتە سەر تەلەڤیزیۆن وتی ئێمە 3 مانگ قەرزارین ئەو 3 مانگی لێ دەرچێتوانین لەم ڕۆ هەموو 30 ڕۆژارێ موچە بین قوربانەوە بەڵێنەشیان نەبەردەسەر موچە بین یعنی موچەی تەواو لە سەرەتای ساڵی 2016 و لە مانگی 1 و 2 دیسان کۆنفرانسێکیان کرد لە هەولێرە مەیان داوەت کرد تیانە بێ پاشەکەوت بکەین بەڵام مەم سیستەمی پاشەکەوتە هەموو 30 ڕۆژارێ ئەو ڕوع موچەیە دێن قوربانە ئەوەشیان نەبەردەسەر وای لێ تۆ خەڵک پەرلەمانتار خەڵکی سادە بازرگان مەقاول متمانی بە حکومت نەماوە بەڵێنەدا و نایباتە سەر بەبێ ئەوەی بڵێ بۆ ئێستا باشە لەو ڕۆژانەیە وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتێکی بڵاو کردوەوە دەڵێ 376 ملیۆن دۆلار نەوتم فرۆشت تاکەی لە 1/4 بۆ 1/5 ئێمە ئەمڕۆ لە 15 بۆ 16/5 کەواتە تا 16 ڕۆژ پێش ئێستا 376 ملیۆن دۆلار نەوتی فرۆشت لەم 16 ڕۆژەدا کە ئێمەی تیاین موچەی بە کەس نەداوە کەواتەوە پارەی هەیە ئێ بۆ دابەشی ناکەی ئەگەر دابەشی ناکەی بە خەڵکی کوردستان و فەرمانبەرانی کوردستان بڵێ لەبەر ئەم هۆکارانەی لای خوارەوە دابەشی ناکەم قوربان من دۆلارم هەیە بە درەنگ بۆ مەکرێ بە دینار و ئەبێ بیبەم بۆ بەغا و بەسڕە و عەمارە ئەم دۆلارە بکەم بە دینار و کاتی ئەوێ هەر نەبێ ڕوونکردنەوەیەک بدەم حکوومەتی هەرێم کە موچە نادا قسەش نادا زانیاریش نادا ئەی من زۆر جار خۆم بە هەر شێوەیەک ناوی لێنێ بەکەم تەرخەمە بینم پەیجێک سایتێک میدیایەک ڕادیۆک تەلەفۆنە بۆ کاڵێ دکتۆر کەی موچادری مەفروزە بیزانم ئەوە ئیشی حکوومەتە بۆ خەڵکی ڕوون کاتەوە گەر حکومەت شەفاف بێ و لە پەیجی وەزارەتی دارایی بنووسرێ و بڵێ موچاو کاتا ئەدرێ ئەوەندە ئەدرێ دوا کەوتووە لە بەرەم هۆکارانە بەڵام سۆمون بۆکمون هیچ زانیاریەک تەحەداکەم یەک فەرمانبەری کوردستان لە کوردستانە بزانێت کەی موچەی خۆی وەرەگرێ یەک پەرلەمانتار بە منیشەوە لە هەر ١١ بزانێت کەی موچادرێ ئەوە حکوومەتیشەی بینی بزانن لە هیچ شوێنێک ڕوونکردنەوەیەکی داوە کورە لە ئەزمەی ئابێ هەموو هەفتەیە وەزیری مالیە مؤتەمەری سەحەفی بکە لە ئەزمەی وا گەورەیە ئابێ هەموو هەفتەیەک ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە لە هەموو هەفتەیەکە بێ ئەنجومەنی وەزیران مؤتەمەری سەحەفی بکە دۆخەکە باسکا بۆ خەڵکەکەی دڵنەوەی با بە خەڵکەکەی زۆر باش بەڵام نییە زۆر باش کەواتە تۆ دەکری پێمان بڵێیت ئێستا بە بەداهاتی نەوت ئەوەی کە ببووری هەنادە دەکرێت لەگەڵ تەنکرد لەگەڵ داهاتی ناوخۆ دەتوانرێ موچەی فەرمانبەران بکەیت داهاتی کوردستان لە مانگیدا ئەوەندەیە ئەخ تۆ هەنێشتی تیشی باز نەکرد ئەبە گومرگ باسکەی بۆ نمونە داهاتی وەزارەتەکان باسکەی وەیلاهی وەڵاهی شەفافیکە بەڕاستەقینە گومرگ کۆکەنەوە بەڕاستەقینە
خاتری کۆمپانیا نەگرن لێ خۆشببوون نەکەن بۆ هاوردەی ئەو شمەکانەی کە لە دەرەوەی وڵاتەوە هەیەتە هەرێمی کوردستان نەوتەکە هەرزان فرۆش نەکەن داهاتی تەنکە بچێتەوە خەزانەی حکوومەت سندوقی داهاتی نەوە دروستکەن نەوت بگاتە $50 ئەتوانن لە 100 موچەی سەرجە فەرمانبەری کوردستان بەڵام ئەمانە هەمووی ئەگەرە بۆم باس کردی 1 2 3 4 5 ئەبێ هەمووی بکەن بەڵام دەڵی ئەو موچەی بە تەواوی بدەن بەڵام ئێستا دەتوانین پێمان بڵێ داهاتی نەوتی داهاتی هەرێمی کوردستان بە هەموو بەشەکانیەوە دەگاتە ئەوەی کە سیستەمە نوێی کە ناویان لێناوە نیم موچە دابین بکرێت مانگە لە کاتی خۆی داگەر مانگی بە نزیکەی $400 ملیۆن بە نزیکەی ماینەس پلاس کەم یا زۆر ئەمە موچەی مانگێکی سەرجەم فەرمانبەرانی کوردستانە بەم سیستەمەی ئێستی $400 ملیۆن بە نزیکەی بای $376 ملیۆن نوتی فرۆشتو ئەم مانگە بە بۆری مانگانە بەنزیکەی بورە بەنزیکەی $100 ملیۆن بەنزیکەی داهاتی گومرگەکان و وەزارەتەکان و ئیلاخری 376 و 100 کاتە 476 کەواتە ئەتوانی هەموو سێ ڕۆژارە ئەم ڕوبع موچەیە بۆ نایدا بە حکومەت وەڵام باتەوە بڵێ بۆ نایدا ئەنی کەواتە پارە هەیە و نایدە بە خەڵک حکومەت ئەبێ حکومەت بڵێ پێی بەداچوونەکانی تۆ ئەبێ حکومەت بڵێ بۆ نمونە وەکو بۆ باس کردی برادەری خۆشەویست ئەم نەوتەی هەرێمی کوردستان کە نەوت دەردەیە تا ئاستی لە 140 بێ بدەن بۆ کۆمپانیایی کە نەوتەکەی دەرێناوە بە بۆریە کەینێرن بۆ تورکیا بێ پارەی ئەو بۆرێژ بن لەوێ خەزنیەکەن لە خەزانە ئەبێ پارەی ئەوەش بن بە بار هەڵگرێ فرۆشنە بێ پارەی ئەوەش بن داهاتەکەی هێتەوە کە لە دۆلارەکەن بە دینارە بێ بەشێکی بڕوە ئەمەی منێڵێم کە ئەتوانن بیدەن نابێمانە ئاوا بڕوە نابێ بانکی لە کوردستانە لە 110 هەموو داهاتی نەوتی کوردستان لە مایەکە بۆ ئەو بێ نابێ ئەگەر بۆ ئەو بوو پێی نادرێ ئەگەر نەتێش بۆ ئەو بێ جا من باگراوندەکە مابووریە باز زیانەکانی بۆ باسکەم زۆر بە کورتی بە یەک دەقیقە کاتێک کە ئەو بانکە ئەو دۆلارە چێتە لای و بانکە سەرپشکە لە کوێی کا بە دینار ئەگەر ئەو پارە نەچێتەوە بانقە بچێتە بانقەکانی حکومەتی هەرێمەوە حل لە زاخۆوە تا خانەقی بانقەکان پڕەبن لە دۆلار هەرچی بازرگانی کوردستان هەیە کە دۆلاری پێویستە بۆی بچێت لە دەروی وڵاتەوەشتی پێبێنێ چێت لەو بانقانە دۆلارە کرە و دیناریانەکاتێ بانقەکانە کەونە ئیشەوە بانقە حکوومیەکان ئیشیان بۆ دروستە بێ نرخی شمەک لە بازاری کوردستانە هەرزانە بێ قیمەت و بەهای ئەو پارەی کە معاشخۆر وەریەگرێ ئێستازانی فەرمانبەر داماوی فەرمانبەر لە چیایە $100 بۆ بە 130,000 دینار موچەکەی بووە بە ڕوبعێ نرخی شمەکیش لە بازارە گران بوو پێی تەحمل ناکرێ ئێمەش هەمەی لە سەر و جۆلایکی بانقی کوردستانی نێودەوڵەتی لە چاوی ئەو بیبینە تۆ گەرم پارێ دابەشکەی بانقە حکوومیەکان بڵێن هەموو $100 بە 125,000 گۆڕینەوە بۆ خەڵکی کوردستان نرخی دۆلاری هەرزانەکەی نرخی شمەکیش لە بازار هەرزانەکەی بەهای ئەو پارەی کە معاش خۆر وەری دەگرێ بەرزی دەکەیتەوە تۆزێ خۆشترە ژی لەم ڕۆی بۆیە ئەمە لەلایەکیشەوە $34 ملیۆن خەیتەوە سەر حسابی معاشی فەرمانبەر 4 جار سوود دەگەیەنی گەرەمەنەکەی ئەگەر کردی 4 جار زەرەرەکەی هیوادارم حکوومەتی هەرێم پێدا چونووی پێدا بکە بڕیاری ڕاست و دروستی لەسەر بدات ئەم جارە شتێکی دەکەمەوە نابێ داهاتی حکوومەت لە بانقی ئەهلی دابێت زۆر باش ئەگەر بینە سەر مەسلەی ئەوەی کە داهاتی نەوت چی ئەگەر لە داهاتی نەوتی ئەم وڵاتەیە ئەنجومەنێکی پێوەتی ئەنجومەنی باڵای نەوت و گاز سەرۆکی حکوومەت جەگری سەرۆکی حکوومەت وەزیری پلاندانان وەزیری سامانە سروشتەکان وەزیری دارایی وەزیری دارایی لە گۆڕان بووی سە لەوێ نەماوە حساب کە 4 پارتی یەکێتیەک تا جێگری سەرۆکی حکوومەتی ئاگای لێنەوت داهاتی نەوت جەگری سەرۆکی حکوومەت ئاگای لە داهاتی ڕەسمی و ڕاستەقینەی ئەوەی کە لە حکوومەتی هەرێمە
بە بۆریە فرۆشرێ و داهاتەکەی وەرەگیرێت ئاگای لەوە هەیە بڵێ ئەگە لە داهاتی تەنکەر نییە تەنکەریش با تەنکە لە راپۆرتی ساڵانە و ماگانەی هینە ماگانە نا بەڵام لە ساڵانە دەرخستەی بۆەکەن هەموو پرۆسی تەنکە لە زمانی وەزیری سامانە سروشتەکان ئەمەیە ئەوەی بە تەنکەرەی نێرین لە دەرەوە لێەوە ئەیدەن بە گازەوەی هێنینەوەی خێنە محەتەکانی کارەباوە یان نەوتی ڕەشە نێرین نەوتی سپی پێدێنین یان ئەمەی لە وەزارەتی سامانە سروشتەکانە گوزەرێ لە ئەلفوبای قسەدا پێوترێن مقایەزە ترەیدۆف گەنم بە خورما خورما بە مەڕ بە خوری نازانم ئەم شتێ ئەمە کە لەو ڕۆژانەیە بڕیارێکی سەرۆکی حکوومەتم بینی ئەڵێ هیچ پرۆسەیەکی تر نابێت لەمە دوا بەردەوام بێ بەم شێوەیە نابێ هیچ شتێ ڕاستە و خۆ بفرۆشرێ بە یەک شتی خۆشەوە باسکە مستا حکوومەت هێرێم چی دەکات بنزینی ئینتاجەکە بنزینەکەی گرانە کەس نایکڕێ بنزینخانەکان لێ ناکڕن باشە چکە بنزین خی وارزرگانی هەرزانترە لە بنزینی حکوومەتی هەرێمی کوردستان سا حکوومەتی هەرێم فێر بووە بە بازرگانەکان ئەڵێ وەرە 2 لیتر بنزینە دەیەمە لێ ترێن نەوتی سپین بۆ بێنە بۆی بنزینەکەی سەرفە بێ 2 لیتر بنزینە دەیەمێ لێترێن نەوتی سپین بێنە بۆی دابەشێکم بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێدن لێ دنیادا ڕوویداوە بنزین گۆڕیتەوە بە نەوتی سپی 2 بە 1 شتوە چۆن ڕووەدا بۆیە تا بە مؤسسە نەکرێت تا ئەو کۆمپانیانە دروست نەکرێت کە لە یاسای نەوت و گازە بڕیاری لێدراوە ئەم پرۆسێ بەم شێوەی ئێستەی بە دڵنیایی و بەڕێوە ناچێت بەڵێ کەواتە پێ دوێ گەندەڵی گەورە لە دەوسینەوەدایە 100 ملیۆن گەندەڵی گەورە لە پرۆسەی نەوتی هەرێمی کوردستانە هەیە کێنەوانەی کە بەشدار بەر سباڵەکان لەو گەندەڵیە حەچی لەو حکوومەتەیە بێ بەشدار کەسی لێ دەرمە سەبۆن بۆ چۆن کەسی لێ دەرمەکە لە من ناپرسی پارتی لە من ناپرسی ئەمە وەڵامەکە بەڵام یەکێتی و پارتی هەر یەکە و پشکی خۆی بەڕێز هەر یەکە و پشکی خۆی دەیان بڕیار ئەنجومەنی وەزیرانەیدا باشە بەڵام ئێستا گۆڕان کۆمەڵ یەکگرت و کوا بیرە نەوتیان هەیە کوا بیرە نەوتیان هەیەوانە تۆ ناڵی کێ بەرپرسیارە منیش پێت دەڵێم ئەوەی ئەو حکوومەتە بڕێوە کێم حکوومەتە بەڕێوە دەبێت ئێستا لە کۆمەڵەوە دەست پێ بکەم کۆمەڵ یەکگرت و یەکێتی پارتی کۆمەڵ بۆ وەزارەتی پشتیپاڵی بەدەستە یعنی وەزارەتی پشتیپاڵ چ پەیوەندی بە داهاتی نەوتەوەی کاک دکتۆر باوەڕ بکە حەچی پارە لەم وڵاتەیە هەیە لە 95 هەمووی لە نەوتەوەی ئیتر لەبەرەوە بە شێوەیەک لە شێوەکە هەر یەکە و پشکی خۆی ها ممکنە پشکی تۆ لە گەندەڵی لەگەڵ پشکی من لە گەندەڵی 10 بە 1 بێ 5 بە 1 بێ کێشەمە لەسەرەوە نییە بەڕاستی ئەزانی چۆن برادەری خۆشەویست یعنی نەکێشە لە ناوە نەکێشە لە حیزبیشە بەڕاستی زۆر سادەتر قسەت بۆ بکەم سیستەمەکە گەندەڵە باشە حکوومەتەکە گەندەڵە ئەگەر چاکی کێ بێ هەموو چاکی قابلە یەکێتی خۆی چاکە و پارتی خۆی چاک نەکاو کۆمەڵ یەگوت و خۆیان چاکەنەوە دوانە خۆیان چاک نەکەن و هیچ ئەنجامێکی نابێت ئەبێ سیستەمەکە بەڵاوکاتوێنی تۆ پێت دادپەروەرێنی ئەو لایەنەی کە دڵی هەمویان بەرپرسیارن بۆ نمونە هیچ ئاگان لە داهاتی نەوت نییە نە لە ئەنجومەنی هەرێمی نەوت و غازدا قوربان ئەو مەعاشەی لەم حکوومەتە وەریەگرن پارەی نەوتەیاننا پارەی نەوت ها پارەی نەوت ئەگەر پارێکیش بە گەندەڵی پێیاکرا بێکەوەتە هەمووی وەگێک کێشە ئەم جارشتێکی دت بۆەکەمەوە کێشە لەوەیان نییە کە بە کورسی پەرلەمانی ئەمە گەندەڵی بێرە خوارە باشە پارتی 38 هەیە گەندەڵترینە گۆڕان 24 هەیە دووەم گەندەڵە یەکێتی 18 هەیە سێم گەندەڵە چوارەم یەکگرتووە بە چییە بۆی کێ داهاتی وڵاتی باشە تۆ بۆستە لێم بۆستە کاکە پۆست و پلە و پایم هەرێمە بە کورسی پەرلەمانی دابش نەکراوە بەڵام داهاتەکەی بە کورسی پەرلەمانی دابش وەڵاهی خۆ کاکە ئێستا تۆ سیر و پیاز ناکەین بێکەوە وەنیە بەشی گەورەی گەندەڵی بۆ حیزبە گەورەکانە بەشی بچووکی گەندەڵیش بە حیزبە بچووکان هیوادارم وە خۆی لێم وەرگری ئێستا خۆ تۆ ناکرێ بڵێ وەڵا بەس کۆمەڵ گەندەڵ نییە یەکگرتووش گەندەڵە لەگەڵ چوارەکەی تر زۆر باشە بابینە سەر مەسەرەی ئەوەی کە لە ئەزموونی وڵاتان کاتمن ئەگەر بە کوردی قسە لەسەرکەین ئایا لە کاتێکدا لە ئەزموونی وڵاتان ئەگەر نرخی نەوت هەرزان بێ موچەی فەرمانبەران ئایا کەمی کردووە لە ئەزموونی وڵاتان ئەمە بۆ خەڵک باشە ئەم وەڵامە بۆ خەڵک باشە وڵاتی یۆناان 15 ساڵە لە قەیرانی داراییایە 15 ساڵ 1 دینار و 1 دۆلار و 1 سەعات موچەی 1 فەرمانبەری دوان نەکەوت کە بۆ
کەسێک بوو بە سەرۆکی وڵات بوو بە سەرۆکی هەرێم بوو بە سەرۆکی حکوومەتی تر باوکی و میلەتەیە ئەوە ئەرکی ئەوە چۆنیان ژێنێ ئەوە ئەرکی ئەوە چۆن موچیان بۆ دابینەکە سوێندی خواردووە بەرامبەر بەخوا و بەگەلەکەی کابێ بەرژەوەندیان بپارێزێ قەت ڕووی نەداوە نرخدا ببەز نرخینەوە دا ببەزێ بڵێ وەڵام نیمە موچە بە شتیوان نییە لە دنیادا ڕووی نەداوە ڕوژ نادا ئەو ئەمریکای عوزمایە 10,000 ملیار دلار قەرزارە 10,000 ملیار دلار 10 تریلیۆن دلار قەرزارە بانقەکانیشی پڕە لە پارە فەرمانبەریش موچە وەرەگرێ ئەو تورکیایە 300 ملیار دلار قەرزارە سعودی قەرزارە بۆ هەموو دەوڵەمەندی خۆیەوە قەتڕی نەداوە نەوت دا ببەزێ دەجار نەوت دابەزیوە قەت بینی لە سعودی بڵێ وەڵام معاش نادەم لە کوێیت بڵێ معاش نادەم لە ئێران 30 ساڵە حەساری لەسەر ئێران میسر بەو هەموو نەهامەتی خۆیەوە ئەلێ تا چەند مانگە پێشێ ساخت ژێردەستی داعشیش لە مووسڵ معاشی وەرەگرت معقولە تۆ نرخینەوە دابەزی بڵێ وەڵام و چەند پێ نادرێن لەبەرەوە ڕووی نەداوە بۆیە ئەو کوتەمە بێ بە موسەساتی بکرێ سیستەمی بانک پێشکەوتونیە لەم هەرێمەیەمەدا حەلیتریان پێ نییە بە دوای حەلا ناگەڕێن بە دوای چارەسەرا ناگەڕێن یەکشت بۆم و مێژوو بگەڕمەوە لە سەرەتاکانی ئەم ساڵەوە بانگێشکراین بۆ وەرکشۆپێ لەگەڵ حکوومەتی هەرێمە دوو ژوور هەبوو ژوورێکی زۆرکردنی داها ژوورێکیش بۆ کەمکردنەوەی خەلکی من نەچوون بەلای ژووری کەمکردنەوەی خەرجیە چونکە ئەمزانێ ڕێک لەو ژوورە بۆ ئەوە هاتووە پەنجەمۆر بە ئێمە بکەن بڵێ لە بەڕێزامەندی ئێوەش بڕیارماندا موچەی فەرمانبەر کەم بکەینەوە چوینە ژووری زۆرکردنی داهات بەس بەندە 32 پێشنیارم پێشکەش کرد چۆن داها زیاکەی لێ خۆشببوون نەهێڵین باج بەم شێوە وا لێ بکەین وا لێ بکەین وا لێ بکەین سەرێکم کرد بە ژوورەکە ترەوە نییە چۆنەڵی هەنگوینیان لە کوونە شاخە دۆزی بێتەوە دەی دوکتۆر پێشنیارە چێوتم وەڵاهی جارێک ئەو پێشنیارانەی لەوێ پێشکەشم کرد بۆ زیاکردنی داهات وەرن دراسەیەکی بکەن حکوومەت هێرم بزانن داهات چەند نەتوانن زیاکە کە دراسە و کرد داهاتی ڕاستەقینەوە چەنە لەسەر ئەو بنەمایە ئایا بزانە پێویستە پێێتی موچەکەم بکەیتەوە یان نە باشەی خێرا لەو ژوورە هاتمە دەرەوە مەبەستم ئەم قەیرانە بەشی گەورەی باجەکەی فەقیریدا ئەم قەیرانە بەشی گەورەی باجەکەی فەرمانبەریدا چۆن لەم دوو ساڵەدا لە سەرەتای 2014 هەتا ئێستا چەند کۆمپانیایەکەن لە پەنجەی ئەم دوو دەستە تێناپەڕن سەرمایەکانیان بۆ بەدووەوەندە معقولە لە هەرێمێکە حکوومەت دینارێکی نەبێ خەڵکی سادە و ساکار و فەرمانبەر موچۆ پارەی نەبێ سەرمایی چەند کۆمپانیایەک ببێ بەدووەوەندە کەواتە خەلەل هەیە هەڵە هەیە باجیان لێ وەرناگرن ئەو کۆمپانیانە سەر بکێن سەر بە حیزبن حیزبیشی تایە ناحیزبیشی تایە یعنی کۆمپانیای تایە 6 ساڵ پێش ئێستا ناوی لە کوولەکەی تەڕانە بۆ ئێستا 4 ملیار دۆلاری هەیە لەکوێ تێنا بەچیت پێیا کرد سفر توانی ملیارێکی هەرەکاتە سفر کە تو یعنی سەرمایەت نەبوو زەڕبیکەی تەقسیمیکەی توانێکەی کەوانەی بۆ دابنی هەرەکاتەوە سفر 6 ساڵ پێش ئێستا ناوت هەر نەبوو ئێستا تو چۆن 4 ملیار دۆلارە هەیە لەم قەیرانەیە لەم ئەزمەیەیە کەواتە خەلەل هەیە خەلەکەی ژەمەیە باجیان لێوە ناگیرێ یاساکان لە بەرژەوەندی ئەوانن مزارەباکەن بە نرخی بنزین نرخی نەوت نرخی گاز نرخی بنزین و إلى آخره زۆر باش لەسەبار بووی کە بەڕێز وتت دۆسیەی نەوت گەندەڵی تێدایە گەندەڵیەکە لە سەدا مەسەن لەسەر پێ دوای لە ساڵ چەندی داهاتی نەوت بۆ خەڵکی کوردستان نییە ئەو نەوتەی لە ڕۆژی پرۆسی دەرهێنانیەوە تا ئێستا دەرهێنراوە فرۆشراوە دەبوو ئێستا خەڵکی کوردستان زۆر لە ئێستا خۆشتر بژێ دەبوو ئێستا ئەگەر پاشەکەوتیشت دەکرد پاشەکەوتەکەت 10% بواە 5% بواە جێ خۆیەتی ئیشارەت بەوە بەم حکوومەتی عراقی لە 2016 لە پەرلەمانە بڕیاریدا لە 100 موچەی سەرجەم فەرمانبەران کەم بکاتەوە ئەم جارەش تاکی دەکەمەوە گەت بە یاسابیکەی 2008
بەرمیلە نەوت بوو بە 140 دلار نەوت گران بوو داهاتی حکوومەتی هەرێم و عراق زیادی کرد و چیان زیاد خۆم حکوومەتە مافی هەیە کە نەوتیش دابەزی نرخەکەی موچەکەم کاتەوە بەڵام بە یاسا بەڕێسا نەک تۆ بەبێ ئەوەی بیبیتە پەرلەمان بەبێ ئەوەی بودجە بەریتە پەرلەمان بەبێ ئەوەی ڕەزامەندی پەرلەمان وەربگری یەکێک لە هۆکارەکان ئەو پەرلەمانە دوانزەی دەپەخرا بۆ ئەوەی نە پەرلەمانتار متابعی حکوومەت بکە نە مراقبەی بکە نە بودجە بێتە پەرلەمان دەستکراوە بن چۆن یانەیە ئەو پار و داهاتەی کە هەیە خەرجی بکەن و کەسی ژاگای لێنێ ئەگەر ناخۆ ئێستاشێڵێمەوە حکوومەت بە وەرەقە بە قەڵەم 5 ملیار دلار موچەی فەرمانبەران قەرزارە 5 ملیار دلار مانگی 9 10 11 و 12 4 مانگی 1 و 2 3 و 4 ڕوبع موچەیەک یا ڕوبع و چارەکێکی داوە 2 ڕوبع و 3 چارەکی نەداوە زەربی کاکاتە 5 ملیار بە تێکڕا هەموو فەرمانبەرێ لە کوردستانە بە تێکڕا 7,000 دلار قەرزی لای حکوومەتە 5 ملیار دلار بە تۆ درێتەوە حکوومەتی هەرێم ینی پێ دوایەوەی کە ناوێن ناو پاشەکەوت نایدێنەوە بە خەڵک ئەنجا من ئەمە باهینەکەم تاوکە ئەم حکوومەتی هەرێمە بگوت بە خەڵکی کوردستان فەرمانبەران نرخینەوە دابەزیوە بە یاسا بە ڕێسا لە 100 تا 10 بۆ لە 100 تا 15 لە موچەکانتان کەمەکەینەوە ناوی نانی پاشەکەوت ناتان دەینێ زۆر لە بەرژەوەندی حکوومەت و خەڵکەکەش بوو وەک لەوەی کە تۆ لە 50 و لە 60 لێ ببڕێ ناوی لێ بنی پاشەکەوت و دوای مستەقبەلێکی نادیار بکەوی من هیچ دڵنیانی بۆ پارەی پێدرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی دڵنیانیت کە پێدرێتەوە لەبەرەوەی نمونەیەکت بۆ بێنمەوە ساڵی 2014 حکوومەتی عراقی یاسای خانەنشینی یەکگرتووی پەسەند کرد بە پێم یاسایە نابێ هیچ خانەنشینە لە 400,000 کەمتری بدرێت حکوومەتی هەرێم وتیەوە ئێمەش بڕیارماندا جێبەجێ ئێستاشی لەگەڵا بێت جێبەجێ نەکرد 100 جار و 100 چین و خانەنشین هاتە پەرلەمان و حکوومەت و ئیلاخر وتیان نیمانەوە زۆر باشە پێشتر پرسیارەوەی پێویستی لە سەدا چەندی داهاتینەوە بۆ خەڵکی کوردستان نەبێت مەسەلەن گەندەڵی تێدا بکرێت و تاڵان فرۆش بکرێت ئەم جارش دەڵێمەوە داهاتینەوە شەفافیکەن هەرزان فرۆشی مەکەن پارە مەخەنە بانقی هەلیەوە لە گۆڕینەوەی دینار و دۆلارە ئەو بوجە زۆرە مەدەن کرێی گواستەوەی گران مەدەن بۆ تورکیا چاودێری داهاتی پارە خۆت کە حکوومەتی هەرێمەوەی بە تەنکەرێ فرۆشی بخەرە ناو داهاتەکەتەوە داهاتی وەزارەتەکانت کۆکەرەوە گومرگەکانت چاکە ئەوەی دەی بە خەڵکەکە توانی بکەی بە دووەوەند بەس سەبار بە گەندەڵێک کە پێویستی چەند دەستا چەند بۆ خەڵک کوردستان نەڕوە با من بڵێ ئەگەر هەموو داهاتی ئەم هەرێمە 100 دلار بێ لە مانگێکە 30 بۆ 35 دلارە چێ بۆ گەندەڵی 65 جێگاتە خەڵ چلیشیە چێ بۆ گەندەڵ زۆر باش یعنی هەموو داهاتی کورد 100 دلار بێت چلی بۆ گەندەڵیە و 60شی بۆ ئەو خەڵکە ڕەشوڕوتی زۆر باش ئەگەر بینە سەر مەسەلەی داهاتی خاڵە سنووریەکان ئایا گەندەڵێک تەنە لە داهاتی نەوتە یاخود داهاتی خاڵە سنووریەکانیش گەندەڵی تێدایە من داهاتی خاڵە سنووریەکانە پەیوەستەکەم بە گەندەڵیەکی گەورەوە کە لەم هەرێمی کوردستانەیە ئێستا گوزەرێ بۆ ئەوەی لێ کاتە یعنی وەڵامەی من بۆ بەڕێزت چەند ئامانجێک بۆ پێکیە ماوەی 2 ساڵە ئەم حکوومەتی هەرێمە چەکەدا بە مەقاول و بە بازرگان و بۆوانەی کە نەوت و گاز و سوتەمەنی دەن بە حکوومەتی هەرێم و بە خاڵە سنووریەکان ستا دوایین بڕیاری حکوومەتی هەرێم ئەوەیە کە تۆ لە خاڵی سنووریەوە بۆ نمونە تەلەڤیزیۆن بێنە بۆ شاری سلێمانی لە گومرگی باشماخ یا پەرێزخان ئەبێ باج بەی باجی گومرگی بەی حکوومەت پێتەڵێ 100 دلار باجام 100 دلارە بێ 80 دلاری بە کاش بەی 20 دلاریشی بە چەک بەی مۆزەفی بانق لەگەڵ مۆزەفی گومرگ لەگەڵ بازرگان لە ژێرەوە بخۆیان ڕێک دەکەون ئێستا دەبوایە 2 ملیار دلاری کاش لە بانقەکانی حکوومەتی هەرێمە هەبوایە و نییە لە جیاتیەوە چەکی لێ چەکەکەشە چن لە بازاڕی دۆلارەکان لە مقاولە داماوەکان کە بە ڕەنجەشانی خۆیان پایان کردو هەزان فرۆش و تاڵان فرۆشیان کردو لە بازاری دۆلارەکان نەیکردنەوەی بن بۆ خاڵە سنووریەکان و بۆ بانقەکان پرۆسەی سپیکردنەوەی پاریان دەست پێ کردووە
ئەمە لە لایەکەی تریشی تا ئێسش بەدەیان کۆمپانیا ڕۆژانە و ماگانە لێ خۆشببوونیان بۆ دەکەن باج نادەن لە خەڵەکان باڵێ بە دڵنیایەوە بۆیە من دەڵێمەوە ئەگەر مە زۆر جار بە حکوومەت هێرێم وتووە بۆ حکوومەت هێرێم زۆر ئاسانە خەرجی کەم کاتەوە خەرجی کەمەکاتەوە ئەڵێ پاشەکەوتی موچێ فەرمانبەرەکەم خەرجیم کەمە بێت بەڵام تا ئێستا نەچۆتە ژێرباری ئەوەی چۆن بە شێوەیەکی ڕاستەقینە داهاتەکەی زیاد زۆر باشە کەواتە بە کورتی ئێستا حکوومەت هێرێم فەشەل هێناوە لە چارەسەرکردنی قەیرانی دارایی و موچە تەجروبەی 2 ساڵی ڕابردوو سەلماندی تا ئێستا لەو ئاستەیانین کام قەیرانە چارەسەر کرد فەشەلی هێناوە یان نا دوو دەوڵەمەند بکەن بە سەرگەورەی حکوومەت هێرێمی کوردستان لەوان باشتریان پێکرد دەوڵەمەندی نەخوێندەوار نا دەوڵەمەندی نەخوێنەوە نا دەوڵەمەندی زۆر شارەزا هەیە ئەتوانێوی شە یعنی ئێستا پێت بڕای تۆوان فەشەلیان هێناوە لە مەسەرەی قەیرانی دارایی و موچە فەشا لە بە کاتێک لە دەمی خوانەوە بێن بڵێ ئێمە حکوومەتمان پێ بەڕێوە ناچێ خوا حافیز و کەیتری با لە ئێمە باشتر بکات بۆ چوونی بەگەڵ ناتە ئەسەش ئەمە لە دەن بە ئەمە لە دەن بە خەڵکی کوردستان کە لە توانامە کاتێکی زۆر نەماوە بۆ ئەوەی بڕیا لەسەرەوە بدات کاو ئەمەلیان لە جێ خۆیدایانەوە کاتەکەی چەندە کە کار بگاتەوەی سەرجەم فەرمانبەرانەوەی داهات و پاشەکەوتە بوو پێیان نەما کار بگاتەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی شمە گران ببێ و تۆپ موچەکە و کەم ببێتەوە کار بگاتەوەی نەتوانی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆت بۆ پارێ موچەیە دابین بکەیت ئەتر بەڕاستیەوە هەر حکوومەتێک بێ بڵێتر حکوومەتم پێ بەڕێوە ناچێت بەڵێ بەڵام بەڕێز باس لە دوانێکە بازوەکەی کە فاتحا نزیکە بۆ حکوومەت هێرێم دوسێ شت هەیە بۆ خۆی بێڵێین ئەم جارە شتێکی دەکەمەوە ئێستا بەرمیلێ نەوت بەنزیکەی لە نێوان 45 بۆ 50 دلارە ئەگەر بێ بە ئەوەندە نیوەیەکی ئستەی ئەگەر شەفافێت بەرپا بکەن چانسی ویان هەیە فاتحاکەیان بۆ ساڵێکی تر 2 ساڵی تر تەجیل کرد ئەگەر نەوت لە نرخەی ئستەیە بێ و ئەم ناشەفافێتەی ئەوانەی کەن وەکو خۆی بمێنێتەوە وەڵا هەموو کاتێک خۆ لە دینی ئیسلامیشە فاتحا بۆ لەحزەیەکە ئەو کەسێک کە یعنی تا تۆ لەحزەیەکە نێوانمان و نەمانە وایە تۆ بۆستا کە دەتوانی بە مرۆڤێک بڵێ من کەی فاتحا بۆ تۆ خوێنم لێم تێدەگەی مرۆڤ یا ئاژی یا لە ژیانە نەماوە وایە نا لەحزەیەک لە لەحزەکانە کە ڕۆحی دەرەچێت و تۆ فاتحاکەی بۆ خوێنی بەڵام لەبەرەوەی لە 1970 بۆ 85 داهاتی وڵاتە لە نەوتە ئەوانش ئەم نەوتە بە خراپی بەڕێوە بەنداهاتەکەی شەفاف نییە بۆیە چاکسازی ڕاستەقینەی تێدا نەکەن هەموو کاتێ قابلەوەی فاتحای زۆر باشە گەر بە کورتی وەڵامی ئەو کۆمەڵێک ڕکلامە بوو بەرناو کۆمەڵێک بەڕێز لە فەیسبوک کۆمنتیان داناوە کاک علی حەمەساڵح دیارە بەڕێزیان بەراشونێکی تۆ و لە فەیسبوک هەر بۆ بەرنامەکەی مەدایناوە باز دەکە و پارانەی کە لەو مانگی ڕابردوو دەچۆتە بانکی کوردستان دیار نەماوە بە پارەی جگە لە پارەی تەنکەر و ناوخۆ هێشتا 1 ملیار و 654 میلیۆن دلار بۆ ماوەتەوە بەش 4 مانگە وڵای بێ من بەو ژمارانەیە بڕۆمەوە کە تەقریرێکی دوانی چاودێری دارایی دەرچۆ 200 وەرەقێ بێەوە بەوردی بخێنمەوە زایدەن راپۆرتەکانی تریش زۆر باشە کاک فەلا محەممەد دەڵێ تا ئێستا ڕخنەی لە حیزبەکەی گرتووە کەرەسی بەسەندێنێت بیرەنەوە داگرتووە لە سنووری سەوز وتم گەندەڵی هەبێ حیزبەکەی من ئەگەر سێم نەبێ ئەگەر دووەم حزم نەبێ سێم زۆر باش داستان عمەر دەڵێ بۆچی موچە دوا دەکە تاکو ئێستا موچەی مانگی 4 نەدراوە چی لە مانگی 5 داین هۆکارەکەی چێ بە ئەوە دیکە لە ڕابەر سدیق وەکیل وەزیری دارایی بپرس زۆر باشە کامران پچێتی ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی کارگەری لەسەر دۆسینە و توخاس وەڵا ئەوە هەڵوەستەی لەسەرەکەم ئەگەر بە کورتی بێسپاس دەکەم بەڵێ باش هیوادارم ڕێکەوتنی سیاسی تازە لە هەرێمی کوردستان یەکێک بێت لە ڕێگا چارە خێراکان بۆی هاوسەنگی هێزەکان یعنی هاوسەنگی هێزەکان بپارێزێت ڕێگەیەکی خێرا بێت بۆ ئەوەی تەنها حیزبێک لە کوردستانە
چی پۆستە سیادیەکانی ئەم هەرێمە هەیە چی پارە و داهاتی ئەم هەرێمێش تەنها خۆی بە خاوەنی ڕاستەقینی ئەوە نەزانێ بزانێت کە حیزبی شۆڕژگەڕی تر هەیە لە کوردستانە زۆر باش بەخۆی دابچێت. کاک ئەحمەد عەبدوڵڵا تکا لی بپرسە تاکەیەکێتی شەریکی پارتی لە بردننی سەرۆت و سامانی ئەم میلەتە و کاک مەولودیش تی ئایەکێتی شەریکی گەندەڵی نییە؟ یەکێتی و پارتی و حیزبە بچووکەکانی تریش ئەوانش بەشی بچووکی خۆیانیان هەیە بەڕاست. زۆر باشە. ئەسەبارەت بە پرسیاریان کردووە دەڵێ بۆچی دانی دڵێ قوبات تاڵەبانی بێدەنگە قوبات تاڵەبانی. وەڵا ئەمڕۆ قسەی کرد لە جامیعای سلێمانی بێدەنگ لەسەر مەسەلە ئەگەر داهاتینەوت تەنە لایەن هێزێک بێت ناکرێت. خۆ ئەم جارە شتێکی دەکەمەوە هیوادارم ئەم معادلە سیاسی تازەی کە لە کوردستان بەڕێوەیە ئەو بێدەنگیە بشکێنی ئەو ناهاوسەنگیە نێڵێ. زۆر بە کورتی کەی قەیرانی دارایی چارەسەری پێ دوایە گەشتبین نیم. یعنی یەک پرۆسەی چەکسپیکردنەوە و پارە گۆڕینەوەی نایاسایی و ناڕێسایی هەیە گەشتبین نیم. ئەزانی بۆ بلانێکەمەوە 20 میلیارد دلار ئەم حکوومەتە قەرزارە بە 5 ساڵ بۆ 10 ساڵی تر دۆخی ئابووری کوردستان ناگاتەوە ساڵی 2023. پێ دوای ئەم دەسەڵاتە ناتوانێت قەیراندارە چارەسەر زۆر بە کورتی وا بە ئاسانی و بە خێرایی نەخێر. بەڵێ سکاو دکتۆر عەزیز سابیر سەرۆکی لیژنەی دارایی ئابووری لە پەڕۆنزۆ سوپاس بۆ بەڕێستان. سوپاس بۆ ئێوە سەرکەوتوو ماشاءالله. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز و خۆشەویست. سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.